ئازیزان و خۆشەویستان لە خولی یارانە ئەچینە ناو بابەتێکەوە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هەموو هاوڵانەوە هەبووە و لەوانەشە خەڵکێک هەتا ئێستش بۆ خۆی هەڵەتێک گەیشت بێ لەم بابەتە وا حاڵی بوو بێ کە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایمە لە خەڵوەتا بوون، دایمە خەریکی تەسەووف بوون، لە مزگەوتا ماونەتەوە خەڵک خێری پێکردوون، یاخود دایمە لە جیهادا بوون، نەیان پەژاوەتە سەر هیچی تر، زۆر گوێیان لە ماڵ و مناڵ و کاسبی و ئیش و کار نەبووە. خەڵکێک لای خۆمان کەشانەکە بە کاسبیە لەم ڕۆیە وا تەسەوڕە کات کە ئیترەمە لە مەنهەجی سەحابە دوورە، بەخوا هەر خەریکی دنیا و خەریکی ماڵ و مناڵ و چی بکەین مامۆستا و ئیتراوە دوورکەوتوینەتەوە و باوکی من بۆ دوورکەوتویتەوە لە کاتێکا تۆ ئەگەر بزانی سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە پێغەمبەری خوا خۆشێەوە، بە پێغەمبەرانەوە بە گشتی هەموویان هەر یەکیان مەشغوڵی کار و کاسبیە بوون و کاتە هەستەکەیت ئەمەی کە ئەیکەیت ئەمە جۆرێکە لە عیبادەت، ئەمە جۆرێکە لە بۆ خوابوون، ئەمە جۆرێکە لە سونەت، ئەمە جۆرێکە لە هەڵگرتنەوەی شوێن پێی هاوڵان، چونکە هاوڵان شتێکیان لە ژیانە بۆ ئێمە بەجێ نەهێشتووە بڵین وەڵڵاهی ئەوە کلێنە، خۆزگە ئەو جانی بەشیان پڕکردایەتەوە، خۆزگە لەو بوارە شاسپی خۆیان تاو باە هەتاوەکو ئێمە هەموو کردەوەکانمانەکو ئەوان بواە لە هیچ شوێنێکی جمگەکانی ژیانە لەوان دوور نەکەوتی نایەت و لامان نەدایە. نەخێر، ئەگەر خەڵکێ وا حاڵی بووە کە سەحابە ئاوا بووە بە تەکید هەڵەتێ گەیشتووە. بۆیە بە جۆرێک کە ژیانی سەحابە ڕۆژێکی تیا نەبووە پێی بوو تێ پشوو، یعنی پشووی هاوینی نانا ئەی پشووی هەینی نەخێر. یا ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع. ئەگەر بانگی فەرموو بە نۆژی هەینی ئەوە بڕۆن بەدەم بانگی خوای گەورەوە واز دە کار و کاسبی بێنن. واتە سەحابە هەتا ئەو لەحزەیە کە پێی وتراوە هەینی خەڵکی خۆمان دایناوە بۆ ئیسراحەت و بۆ خەو بۆ تانی وەڕۆخە و دوای هەڵەسێ خۆی شوات و جلێ لەبەرەکا بۆنێ لە خۆیدا و کافە خوێنێتەوە چێ بۆ مزگەوت. خوای گەورە فەرمێت وەذەروا البەیع، فەرمێ ئالەم کاتەیە واز دە کاسبی بێنن، یعنی هەتا ئەو لەحزەیە ڕێگەیان پێدراوە کە ئیش و کار بکەن و فعلا ناو بازاڕیشا بوون. اینجا فەرمێ فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض. ئێگە بانگی فەرموو والله ئێگە بانگی فەرموو ئیتر خۆ های ڕۆژێکی عوتڵێ و حڕن بۆ خۆتان ئیتر چێ بۆ باغ چێ بۆ باغۆی لە ماڵ و پاڵەیاتەوەی ئیسراحەتەکاوی لەگەڵ ماڵ و مناڵا بێ. نەخێر، فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله. ئەفەرمێ بگەڕن بەناو ئەرزی خوای گەورەیە و خەریکی کاسبی خۆتان بن دووبارە. يعني هەتا ئەو حەدە ئیسلام ئیتیمامی بەم جانیبایەوە بەڵێ، بەڵام حسابی دینەکە نا کە کاتی نوێش هاو دەست هەڵگرن، نوێش تەواو بوو بشنەوە سەر کاسبیەکانتان، دوکان پەگ مەخەن، دەوائیر پەگ مەخەن، ئیشوکاری خەڵک پەگ مەخەن، خەستەخانەکان پەگ مەخەن، خوێندن پەگ مەخەن، چونکە ئیشی خەڵک لەسەر وەستاوە. وەڵڵا ئەمڕۆ خۆ جومعەیە هیچ نییە، هیچ ناکرێت تا شەمە شەڕوتڵەیە. نەخێر، ئەوە لە دینی سەحابەیانە بووە. ئەگەر وا تێگەیشتوین نەخێر غەڵەت حاڵی بووین. هەتا سەحابەکانیش نا هەتا پێغەمبەرانیش، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ما بعث الله نبيا إلا رعى الغنم. ئەفەرمێ هیچ پێغەمبەرێک نەهاتووە ئیلا شوانی کردووە. بۆی کە ئەمانە دەسپی نەبن، هەتا پێغەمبەرانیش کە قودوەی ئومەتن بۆ ئەوەی کە فێر بن خەڵک لێشانەوە فێر بێ لە هەموو بوارەکانی ژیانە. قالوا وأنت يا رسول الله أي تو أي پیغمبر إخوة؟ قال كنت أرعاها على قراريط لأهل مكة. بپارەیەکی کەم منی شوانی مەکرد بۆ ئەهلی مەکە، تەنانەت پێغەمبەری نازداریشمان، واتە شتێک نەبووە نە لە پێغەمبەرە نە لە سەحابە. وەڵا ئەنجا خۆ من پێغەمبەرم، من شێخم، من گەورەم، من سەرکردم، ئەبێ پارەم بۆ کۆکەنەوە، ئەبێ ئیشم بۆ بکەن، ئەبێ کار و کاسبی بۆ من کەن. نەخێر، پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم بەدەستی خۆی ئەوانەی کردووە. فما أكل أحد طعاما قط خيرا من أن يأكل من عمل يديه. فەرمێ هیچ کەسێک خواردنێکی باشتر لەوە نەخواردووە کە بەدەستی خۆی، بە بازوی خۆی، بە شانی خۆی، کورد دەڵێ بە عەرەقی ناوچەوانی خۆی بەدەستی هێنا بێ. وأن
نبي الله داود عليه السلام كان يأكل من عمل يده. داود عليه السلام بو قوري خوي، بو ملكي وسركردي خوي، بو قيادي جيشي خوي أفرمي لبرهمي دسي خوي أخوارد تا أو حدا حتى أقل يكتان باري بخاتە سەرشانی دار ببڕێ بێت بیفرۆشێ لە بازاڕە باشترە لەوەی کە پرسیار لە خەڵک بکە، جا خەڵک بیدەنێ یاخود دەستی لێ بگرنەوە.